حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ئەو حیزبەی 41 ساڵە هێزی چەکداری تایبەت بەخۆی هەبووە کە لە کات و سەردەمە جیاوازەکان چەک و هێزەکەیان لە شەڕ و ململانیەکاندا بەکارهێناوە. لەگەڵ دەستپێکردنی شەڕی داعشیش پێشمەرگەکانی ئەو حیزبە لە چەند میحوەرێکەوە بەشداریان لە شەڕەکەدا کردووە. ئێستا حیزبی سۆسیالیست لە ناوچەی شارەزور سەرقاڵی ڕێخستنی هێزێکی 550 کەسیە. کەسی یەکەمی ئەم حیزبەش دەڵێت هێزەکەیان لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگەدایە و بە ڕەزامەندی یەکێتی و پارتی پێکیانێناوە. سەر بە لیواوانە نین، سەر بە وەزارەتی پێشمەرگەن ڕاستەخۆ ئەو هێزە و هەر لەو ئینانن هەر لەو مەسئولانەی کە کاتی خۆی حیزب مەسەلا هینمانەیە زابتمانەیە زابتەکان کاتی خۆی لە خەڵاچۆلان و لە سەراوی سوبحاناغا و لە بازیان هەم لا یەکێتی شتمانی زابتەکان ئەوان تەدریبیان پێکردوون و مەجموعەیەکیان ئەمریکیەکان تەدریبیان پێکردوون. هەر ئەو زابتانە مەسئولی هێزەکان خۆیان بۆ خۆیان و هێزەکەش هەر ئەو هێزەیەکە ئیسا لە جەبهەکانە، یعنی هێزێکی ئیزافەوانە نییە، هەر ئەو هێزەیە لە جەبهەکەی ئێستا. بە پێی زانیاریەکانی NRT لە وەزارەتی پێشمەرگا تاوتوێی ڕێخستنی ئەو هێزە کراوە بۆ حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان، بەڵام تا ئێستا ڕێوشوێنی یاسایی نەگیراوەتە بەر. هەروەها باز لەوە کراوە کە دەبێت هێزەکە سەرجەم مەرجەکان و ڕێنمایەکانی وەزارەتی پێشمەرگەی تێدا بێت. بە بۆچوونی شارەزایانی سەربازی هێزەکەی حیزبی سۆسیالیست ئەگەر لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەشدا بێت، بەڵام هاوشێوەی هێزەکانی هەفتای یەکێتی و هێزەکانی هەشتای پارتی ئینتیمایان بۆ حیزب دەبێت و بە بڕیاری سکرتێری ئەو حیزبە جوڵە دەکات و فەرمانەکان جێبەجێ دەکات، نەک وەزارەتی پێشمەرگا. محەممەدی حاجی مەحموود سکرتێری گشتی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان لە پەیجی فەرمی خۆی لە فەیسبوک ڤیدۆی مەشق و ڕاهێنانی هێزەکەی بڵاو کردووەتەوە و ئاماژەی بەوە کردووە هێزەکەیان لەلایەن ڕاهێنەرانی بیانیەوە لە فێرگەی ملازم تاهێر مەشق و ڕاهێنانیان پێدەکرێت. جگە لەم هێزەی ئێستا بۆ حیزبی سۆسیالیست ڕێک دەخرێت، ئەو حیزبە خاوەنی نزیکەی 2000 پێشمەرگەی دێرین و خۆبەخش و پاسەوان و هێزی بەرگری فریاکەوتنە، بەڵام دروستکردنی هێزێکی ڕێکخراو بە ناوی ئەو حیزبەوە ڕوبەڕووی ڕەخنەی هەندێک لە سەرکردا سەربازیەکانی یەکێتی بۆتەوە. ئێمە لەلایەکەوە داوا ئەکەین کە میلیشیاتی ئەحزاب نەمێنێت و هەمووی سەر بە وەزارەتی پێشمەرگە هەرچەندە ڕاستە هینەکەیەوە سەر بە وەزارەتی پێشمەرگەی، بەڵام دیسان بە ناوی سۆشیالیست سەر بە وەزارەتی پێشمەرگەی، یعنی هەر خۆمان ئەمانوێت چارەسەری کێشەکان نەکەین و هەر گەورەتریان بکەین. یەکینا خۆ ئەگەر بە ناوی ئەوەی وەزارەتی پێشمەرگەوە با قەیشیەکە و کاتە لەوێ بووایە لە جێگەیەکی تر بووایە بە ناوی پێشمەرگەوە بووە، بەڵام بەداخەوە وەزارەتی پێشمەرگە حیزبان ئەکاڵێ بڕۆ فەوجێ بکەرەوە بە ناوی وەزارەتی پێشمەرگەوە. دروستکردنی هێزێکی چەکدار بۆ حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان لە کاتێکدایە لە ماوەی ساڵانی ڕابردوو یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگا دروشمێکی گەورە و گرانی هەموو حیزبەکان بوو. لە دوای یەکگرتنەوەی هەردوو ئیدارەکەی هەرێمیش پارتی و یەکێتی بەڵێنیاندا کە هێزی پێشمەرگەیەک بخەنەوە. بارزانیش چەندین جار بەڵێنی دابوو وەک سەرۆکی هەرێم کار بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگە بکات، بەڵام ئێستا دوای 12 ساڵ لە یەکگرتنەوەی هەردوو ئیدارەکە و سەرباری دایان بەڵێن نەک هێزی پێشمەرگە یەک نەخراوە، بەڵکو هێزی نوێ بۆ حیزبەکان دروست دەکرێت. وری حەمەکەریم NRT گوندی گوڵەخانە لە سنووری هەڵەبجە.